هەموو ئەوانەی لە دەوروبەرماندایە و هەستی پێدەکەین ژینگە پێک دەهێنن. جا دەکرێت جاندار بێت یاخود بێجان، هەروەها لە کۆمەڵێک هێزی بایۆلۆجی، چیمیایی و فیزیایی و چەند هێزێکی دیکەی سروشتی پێک دێت. زیندەوەرەکان لە ناو ژینگەی خۆیاندا دەژین و بە بەردەوامی ئاوێتەی یەکتر دەبن و خۆیان لەگەڵ بارودۆخی ژینگەی چواردەوریاندا دەگونجێنن.